والله لەبەرەوەی ناو بازارە بە دەرەجەی دەوری چۆلە بەو دەرەجەی قەرەبارغ نیە و چی مزگەوتەکانی دی زیاتر مەسەر مزگەوتەکانی قەرەبارغن چونکە ماری لە دەورەی کەمن ئێرانە هەمووی بوویتە بازار مزگەوتەکانی قەرەبارغترن لەوە شەوی لەیلەتل قەدر و مناسبەکانی دی والله من بە مداری بیرم دێ هەموو جارێ ڕۆژین ئەشکان لەوێ زۆر خۆش یەک زاری زۆر خۆشمە بیردی شفتیان تەوزیع کرد شفتێکە گەرە خۆش بوو ڕەمەزان و شفتی ڕۆژی شکان و شتێکی زۆر سەیریش ڕۆژێکی برادریی گوتم جەماعەت ئەکرا گوتم کاکە ئەوە جەماعەتەکە دیگە نوێژەکەی جەماعەت خلاص بوو بە منی گۆ جوابێکی زۆر سەیری تا گوتی ئێرە مزگەوتە گەنە ئەمزانی چم پێ گوتی من بەس ئەوەندەم پێ گوتم کاکەوە جەماعەتەکە لێرە و جەماعەتێ بکە گوتی وەڵی گوتی مزگەوتە گەنە ئەمزانی چمە گوتی گوتم ڕای کاکە چی قسەی خراپ نەکردیە ئەزە خەرکی زۆر دێتێ خەرکێ ماشەڵڵا احتیمام بە خاوینی ناداتن ینی زۆر پیسەکاتن ئاوی زیاد سەرفەکاتن ینی ڕەچاوی ئەو خاوینەی ناکە ینی حەلەقەن ئینسان کەتەم ئەدێ مزگەوتێ حسابی ماری خۆت لۆی بکە لێرە ئەو کێشە زۆر ئەوەی ینی زۆر پیس ئەکەن ئاوی بیری خۆی هەیە بیریان لێدەیە ئەو شەر خێرخوازان بیرێکیان لێدا بیری ئاوچی باشە بەساوینە وڵا هەر مەحتەلەوی ینی بەرەوەی قەرەباغێکی گەلێک زۆری لەسەرە چم ئەو پێنجشەمان چکە ئاو دەست و مەڕافکردی نییە لە دەرێ برین تەواوی توشتیوانە هەمووی ڕووی لە مزگەفتێکە ئەو قەبرئی خاوەنی مزگەوتەکەیە ئەو ئاردەئی ئەوەی بوو کە دایکە مزگەفتی وەختی خۆی لە کۆن و یانی ئەو سایبی ئەو عارزەئیوی بۆ دایکە مزگەفتێ وڵای ئەو دارە هەندێک کۆن نییە داری مزگەفتی گەورە زۆر کۆنن ئەوانە زۆر کۆنیان ببیرم دێوانێنسانی لە ئەندە زۆر کۆن نییە ئەوانە